بارەیەکی ئیلاهی سەرسوڕهێنەری تێدایە. ئێرە دەبتە کارگەیەک لە بۆ دروستبوونی یاریزانە نوێیەکانی ئەوروپا. ئێرە ئەکادیمیای یانەی ڕیال مەدریدی ئیسپانیە کە لە شاری هەولێرە. ئێستا لەم ئەکادیمیایە دەرفەتێکی زێڕین بۆ منداڵان دروست بووە کە خەونی بوون بە پیشەگەر یاریزانی پیشەگەر لە دەرەوەی وڵات بەدیبێنن. ئەمەش جیاوازترە لە ساڵانی ڕابردوو کە ئەم هەلە پێشتر بۆ منداڵان زۆر دەگمەن بتوانم بڵێم خەونێکی مەحاڵ بوو. مامۆستا ئارام لەگەڵە هەم مامۆستا هەم ڕاهێنەریش مامۆستا سڵاو دەبێم کاتت باش جەنابەت وەک تاکە ڕاهێنەرێکی کوردە لێرەم سەرپەرشتی ئەم تیمەکەی ئەم تیمە مناڵەکەی پێمان بڵێ جیاوازی ئەم مناڵانی ئێستا کە دایک و باوکان پاڵپشتیانەکەن سەپۆرتیانەکەن چییە لەگەر مناڵانی ڕابردوو؟ سەرەتا بەنایخوا ئەلحەمدوللیلا من وەکو تاکە کوردێک لە تیمی ڕاهێنەرەکانی پرۆگرامی ڕیال مەدرید ئیدوکیشنال پرۆگرام ئالێردا وەکو ڕاهێنەری ڕاهێنەرە ئیسپانەکان یاریدەدەری ڕاهێنەرە ئیسپانەکان ئالێرەم. ئەلحەمدوللیلا یەکەم شت خۆزگە لە سەردەمی ئێمە ئەو دەرفەتە زێڕینە هەبووایە. ئێستا ئەوەی کە دەبینین جێگا دڵخۆشیە زۆربەی هەرە زۆری ئەو منداڵانەی ئەو فێرخوازانەی کە لێرەنا دایک و باوشیان هەمووی ئەلێرە دانیشتونە، هەمووی سەپۆرتیان دەکەن چرکە بە چرکە، یەک جوڵەی جوان، یەک پاسی جوان، یەک شوتی جوان، یەک تەشجیعی بەسیط لە دایک و باوکی وا دەکات ئەو مندارە زۆر لە بۆ پێشەوە بڕوە و زیاتر بەرەو پێش بچی و نزیکتر بیتەوە لە خەونەکەی. ئەوە زۆر گرنگە. بێگومان لە هەموو با بڵێم شارەکانی کوردستان ئەمە فێرخوازمانەیە، بەڵام ئەوەی جێگای دڵخۆشیە ١٠٠ زیاتر کووردە. ئەوەش ڕێژەیەکی زۆر باشە، واتە بەڕاستی خەڵکی کوردستان زۆر گرنگجی بە و وەرشە دەدەن بە تایبەتیش دایک و باوکەکان کە پشتگیری گەورن. یاریزانمان هەیە لە دۆهۆکەوە دێت ڕۆژانە هەفتەی 3 ڕۆژ لە دۆهۆکەوە دێت و دەگەڕێتەوە. یاریزانمان هەیە لە سلێمانی دێ، یاریزانمان هەیە لە کەرکووکەوە دێ، یاریزانمان هەیە لە ڕۆژهەڵاتەوە دێ لە گوندە کوردەکانی ڕۆژهەڵات، یاریزانمان هەیە لە ڕۆژ ئاواوە دێ. ئەوە بەڕاستی جێگای دڵخۆشیە هەم لە بۆمە هەم وەکو کوردێک کە شانازی بۆ جۆرە یاریزانان نەبکەین. ئەوانەشی کە دێن بەڕاستی خەسار نییە، چونکە کە دێنە ناو یاریگا ئاستیان دەبینین دڵنیا بە ڕۆژێک لە ڕۆژان ئەو یاریزانانە دەبینینەوە. ئەگەر بەردەوام بوون ئینشاءالله دڵنیا بە ڕۆژێک لە ڕۆژان ئەو یاریزانانە هەمان ئەوانەی کە لێرەنە لە تیمە زۆر گەورەکان و جیهانیەکان یاری دەکەن ئینشاءالله. یاریزانانی ئەلێرە دەیان بینن جێگای دڵخۆشین لە داهاتوو کە ببن بە ئەستێرەی گەورە لە دەرەوەی وڵات ببینرێت. حتمەن تێیاندایە زۆر یاریزانی زۆر باش، زۆر جوڵەی ورد بەدیقا، پاس، شوت، مراوەغەی فەنی، معنی ماشەڵڵا بارەیەکی ئیلاهی سەرسوڕهێنەری تێدایە. بەڕاستی کە لە دەتوانم بڵێم ئەگەر بێت و ئێرە بناسرێت دڵنیا بەلەوەی بەرازیل پشتگوێ دەخرێت. هەوڵماندایە هەموو شتێکیان لە بۆ دابین بکەین کە شایستە بی بە یاریزانێکی پرۆفشناڵ. بەڵام هێشتان بیرکردنەوەی دایک و باوکەکان بە تەواوەتی نەگۆڕایە. هەندێک لە دایک و باوکەکان وا بیر دەکەنەوە ئەگەر کوڕەکەیان ئەوڕۆ لە ڕاهێنانەکان گۆڵ نەکە یان ئاستەکی باش پێشکەش نەکە، ئەوە کوڕەکەیان یاریزانێکی باش نییە و خراپە و هەوڵ دەدەن یعنی بالمقابل شتی لە بۆ بکەن. مەسەلەن دەرێ ئەگەر ئەوڕۆ کات و گۆڵت کرد ئەمە لە مارێ کاتی زیاترت پێدەین لە بۆەوەی مەسەلەن پلەیستێشنی بکەیت یان دەتبینە دەرێ یان دەتبینە ئەو جێی ئەوها نییە. ئێستا کە کوڕەکەی دێ لێرە یاری دەکا بەڕاستی دەبێت و فێری ئەوەی بکەیت لۆخۆشی گەمەی بکە، ڕوحی ڕیاضی هەبی. کە دەڵێن ڕوحی ڕیاضی قسەکەی دەکەین بەڵام جێبەجێ ناکەین. جێبەجێکردنەکەی چییە؟ دۆڕان بردنەوە هیچ ئەساس نییە، فقط دۆخۆشی گەمەی بکە.